دكتور زانا أحمد قصاب ديارة دكتوراه بوردي عربي هي ببليه كم نخوشه درونية كان بكالوريوس إلى هنايو نشتري قشتيها هي إيش شكل ده مساواة ديارة كاني سوشيال ميديا وإيش شكل واني حمد سنة بأخوة كاري قري أليني وباشي لا كومالجي كردي هي بتابتي لسرجنجان قفتوا بكي أم رومان هولدين هم سود لبسبوريا بزيشتية يا بسبوريا زانستية كيف ببينين هم استفادة لو أزمون ثقافيش ببينين كلا رابردو أولي قرتوا بيقوزينه بوي كتشون بابتي درون دروستي دروني بكار بيانين بو دروس كردني كومالجي كي دروست كاكتور بخير بيا أخوة سلام عليك يا قاسم دمنا برسالة كي تفكم بس هلا خو برسالة كي ترم هاد بخيال وتنبلم أو دانيشنك أو كر سيرم كنت مسكتني اشتي هي نخوش تاني هي سوشيال ميديا نخوش يخستبه زور ماذا إذا كاتب باسينا كيف رزقي كان عمرو باسي واكن شون خما لو بدور كريم نارس قيامة فابن نيبو نابو خوشي دولة من به فقير بين خوشي دروني رهي درست طب دكتور جان اگر کسیک کاملگی کردی نناسه ما بیل له سوشیال ميديا و کاملگی کردی بناسه کاتک سوشیال ميديا کردی کاتوا چیه بینه يعني خنوی چونه تمام طيب والله موفقتك يا خير بين ان شاء الله سباس بو كاغاسو سباس بو اداري حكمه سباس بو گنجاز زانه بو ما صبر زاني كيفاش يعمل خدمتي ويا كلوا ان شاء الله امر بيت شتيكي صد بخش وتنصالك تربتان بين نوانه ايو خدمتي زياتري خلق كات اما اشتك معنا بوتري امبريشن مانجمنت امبريشن يعني انطباع يعني وي كتو بيج وقت برايك كتيل سر زلامك كبوان باسكردوي يعني لدورو بينيوتا بدانشتنو حصقوتكي يعني لمحاضريك ابينيتا على مجلسك ابينيتا بلان تفاصيل جاني نازني هو بوتري امبريشن يعني كوقوعه شيء لسر بس امبريشن مانجمنت يعني كسك لدورو سيري ماكا سيري مسرحيه كا مقوار سيري مسرحيه طبعا اقصد بو نتويه مراسل بو هم نتوقع راس سوشيال ميديا مسرحيه تمام ايش كل دور السير مالك على سر او مسرحه لسر او ستيجه مجموعه اشتبينين او مجموعه اشتيكي بينه شبيه رندانه الواقع به چونك عاد بني انسان لسر مسرح اكثك واتا نواندنك والشرط ني نواندنك درخستي كسكه بما دايم عليه فلانكس اكثر بس اكثر كلا واقع جانش كيه وايوانيه هنرمند كابيني لفيلم كابيني وتبيا خراب بو بس مرجني في خراب بيا بعكسه لبرو السوشيال ميديا بشكل شكل بريتيل دروس كردني كومالك اكثر لا نسل بيكي لا نجيباكيش ايجابكيش تريشيه باسيكي كاو كومال اكثر لسر اما مسرحه كاركن بلا مرجنيه واقعي خوان بو شوازبه بو كسك لدورو سيري ماكا موديلك ابينين لايما كموديليكي دروس كراوه واتا بنياد نراونيه واتا اصلي ايمانيه واتا كولتوري ايمي بباشي شرنيت يابي بلكوشيا دروس كراوه بناهندي كومالك شتنا بويا لرا نواقعي بون دروسبه امشتك مان هي بمصطلح ايما feeling ideal self level true self مني راستي مني دات من راسي ومن داتو حتى وكل يكتري والنزيق بل وإنسان حتى وكل زيادة خوي بناسب ليك والنزيق بك كسيشي واقعي زور بنورمال معاملات تصنعي كما به تمام بس خوتان لناو سوشيال ميديا كم يعني زيادة ربينن تصنعك زيادة ربينن بوشي اما جواك اما بردوام خريكي دروس كردني كونتنت بين بو اوي تصنعك بردوام به چونك اگر هفته بوستي نكرد به وكسا ماندوه بيزاره هلا جمهور فهم نو كاتو رابط راس عمل انا للروي الجوريزمو خوارزميات وجماعتي اي تي ام قصه تواو بو براندي بزن قصه شرنيه بو كسك شكمرو جواز البراند فما لازم مجموعه افكارهم كردوانه تري شلاتوش خو خبيري برسائل لسر دروسكي لبرا سيركي بردوام خريكي بيداني خوراك بن كسا ايديال بن كسا نمونهي كبشاني داوي تمام بو ليريا لسر مسرحك ايميكي نواقعي دركي ايميكي حقيقي درناكي بما بمفهوم له اشي قرب لي تفاصيل زياده كده باش كالتور واجب ايمي حقيقي لسر سوشيال ميديا هبين يعني او خلق ما في خوينيه وينيكي تري خوي اگر كمك جوان كايو بشان بدا يعني محاضره اساسيه ساريكي زور باش خوي اگر ايما بريار بين السوشيال ميديا مقصدك هيك والله ما كاسانه به السوشيال ميديا متعارف مبدئيا وانيا اما اللي رادو جوش تعرف مان هي دانك يبدا بوندين دروس كدني بيوندي شيء زي قال زي كان بونت اما لقال كسن زي كان شادو دايش يبدا بريجين يعني بردي بارين هو دروس سكن بردي بارين يعني من امامه
زۆرترین کەس بناسم لە سوۆشیال میدیا بەس ئایا چوومەتە قۆڵاوی ناسینەوە نەچوومەتە قوڵاوی ناسینەوە ئەی بۆندین چییە؟ بۆندینی زۆرترین کەس ناناسم بەس کەسی نوخبەویە ناسم و عیلاقەیەکی زۆر نزیکم هەیە لەگەڵیانە و زۆر باش یەکترێ ناسین و زۆر سوود لە یەکترێ بینین و زۆر ڕەحمتلی کوردەوارەوە ڕەحمی تلیسانەوە ڕەحمتلیسانەوەمان هەیە بەسەرێکە یعنی زۆر بەڕەحمین بۆین زۆر لە خزمەتی یەکین یعنی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتی جوانەی کە هەمانە ئەگەر سوۆشیال میدیا بۆ بۆندین دروست کراوە هەڵە دروست کراوە چونکە هەرگیز ڤێرچوال ئەوەی کێمەی بینێتەوە شتەشان پیشاندەم ڤێرچوال زۆر خۆشە بەس کە هاتی دەرەوە نازانێت چی بوو هەرگیز ئیفتراضی گریمانەیی سوۆشیال میدیای گریمانەیی ناتوانێت بۆندین بەقوەتکە وەکو ئەوەی کە ئاوا بەقوەتیەکە لە تەنیشتێکەوە چکە ئێمە کارۆمەگناتیسیمان هەیە لە چواردەوری خۆمان یعنی کەسەوە دڵت لێدا کارۆمەگناتیسی هەیە و مێشکت شەبەکاتی کارۆمەگناتیسی هەیە ئیگەیەنێ بە چەند مەترێک بە چواردەوری خۆتە ئەمە ناتوانین لە سوۆشیال میدیا دروستکەین بەڵام بریجین زۆرە بێ بریجین یعنی پردی پەڕینەوە پردی یەکترناسین لە سوۆشیال میدیا زۆرە کەواتە بۆ وەڵامی کاگاسۆ ئەکرێ ئێمە حەقی خۆمانە لە سوۆشیال میدیا خەڵک بمان ناسێ ئەگەر بەپێی وەڵامی ئەهلی تەخەسوس بێ ئەڵێن بەڵێ بەڵام ئایا مەقسەدی یەکترناسینەکە فعلەن یەکترناسینە یان لێکەوتەی تریشی بۆ دروست دەبێت اوكي مثلا لێکەوتەی غیرە و یەکتر تەقاندن و لەڕقیەت و ئەمانەش هەر ئێمە مرۆڤ ینی ئینسان غەریزەکانی دایمە ئیشی بۆ ئەکەن و غەریزەکانیشی زەڕورن ئەبێ هێژی بێ غەریزە ناژێن غەریزەی برسێتی و نەبێ نان ناخوێنبری غەریزەی هەوڵدانت نەبێ هەوڵ نادەیت و تیاچ بەڵام مشکلەکە ئەوەیە خۆراک پێدانی غەریزەکانمان مشکلەی بۆ دروست بوون باش کاکتۆر ئەوەی کە دەوترێت سوۆشیال میدیا بێتە تێکدەری کۆمەڵگە حەزەکەم زۆر ئەکادیمی قسەکەم کەم بە عەشایری باش منیش شۆڕدم پرسیار ئەکادیمی لێنەکەم ئەوەی کە من سوۆشیال میدیا کۆمەڵگە تێکەیە بەسەریەکە و خێزانەکان لە یەک دوورەکاتەوە و دابوونەریتە کۆمەڵایەتیەکان لابە هەر پەیوەندی بەم بابەتەوە هەیە ینی پەیوەندی بۆ ئەوەیە کەسانێک شتێک پیشاندەن کە ئەوە نین قسەیەکەن کە لە ناخا ئەوە نین یان نەخێر سوۆشیال میدیا دەرفەتێکە بۆ دەربڕینی ئەوەی کە لە ناخایە بۆیە کۆمەڵگە تێکەیە درستە ئەڵێنەوە هەموو شتێک سلاحی ذو حەدەینە هەموو شتێک دوو لای هەیە باش و خراپی هەیە ئەکرێ بەبرە باش بەکاریبێنین سوۆشیال میدیا ئەکرێ بە باش بەکاریبێنین بۆ بڕاندەکەمان ئەکرێ بە باش بەکاریبێنین بۆەوەی کە خەڵکی باشی لێ بناسمەوە دەرسێکی لێ پیا بکەم عیلمێکی لێ پیا بکەم دوو ئازیزی لێ پیا بکەم دوای یەکتری بناسین بەڵام لێرە عادەتەن ناوەستێ مەجموعەیە خەڵک دێن شتێکیان هەیە لە ناخیش خۆیانە مەخفیە داپۆشراوە هەل چییە ئەبێ دەری ببڕن چۆن دەری بڕن ئاسانتریش سوۆشیال میدیایە وەکو وتم ئایدیال سەلف و ترو سەلفەتێ ئایدیالەکە ئەبێ دایمە پڕیکەیتەوە تەغزیەی بێتێ خۆراکی بێتێ چۆن خۆراکی دێتێ بێ دایمە بڵێ من هەم من چۆن هەم ئیتر هەرچیەکەت کردو من هەم تەمام بۆیە سێرەکەی مەجموعەیە خەڵک پێیا لەسەر سوۆشیال میدیا زۆر شتەڵێەوە دەم لە زۆر شتەکتێ کە ئەهلیە و تەخەسوسە نییە تەمام و ئەمەش دەرەنجامەکەی ئەوەیە مەسەلەن من لە بوارەکەی خۆما قساکەم کە دنیا خەڵکی غەیری ئێمە قساکەن بواری ئێمە و بواری فقه و مەلایەتی زۆر داماوین هەموو کەسێ فتووادا لە شەرعە لە طبی نەفسیشە لە هیچ مەجلیسێکا من پرسیارم لێ نەکراوە من یەکەم کەس جواب بەمەوە إلا مجموعەیە خوبەڕای نەفسیم لە تەنیشتەوە بۆ جوابیان نەهاتوە تەواو بەعکسە هەر بۆ معلومات هەروایە سوبحان الله مجموعەیە کەسمان لێ پیا بوون مەسەلەن ئەمە پرسیارێکدانەکان هەیە ئەگەر مێردەکە و جوابی نایتەوە دانەتە لێکە ئەگەر فڵان وای نەکرد مەبەستیەوەیە ڕاست ناکرد چونکە نەفسیەسا زۆر معقەترە لەوەی ئێمە بە یەک وشە بزانیست بەس خوا عەلیم و خەبیرە بە نەفسین سەر ئێمە کە دە 12 ساڵ کەندومانەوە لەوانە 20,000 نەخۆشمان بینی بێ و اینجا احتیمال هەیە غەڵەت بکەین احتیمالی واردی ژمان زۆرە غەڵەت بکەین تۆ چۆن زانی و بە یەک کەلیمە مێردەگەڵ خیانەتە لێکە ئەمانە مصیبەتن جا هەندێکیان ئیداری تەواو کردو هەندێکیان ئایتی تەواو کرد هیچ تەخەسوس عیب نییە بەس تەخەسوسی خۆی نییە جا هەندێکیان هیچی تەواو نەکردووە جا ئەمانە مشکلەتمان بۆ نێنەوە مشکلەکە دەرەنجامەکەی چێژ مێردەکە لێکی جیابوونەتەوە جا ماوەیەکە مەجموعەی کەلیمە پیا بۆ تفاوا دێڵێن نێردەکەم نارسستە ژنەکەم نارسستە نێرگزیە بەهۆڕتان هەبێ مەوزوعی شخصی پێرسناڵەتی سایکۆلۆجی پێرسناڵەتی موضوعێکی زۆر زۆر مهم و خۆشە بە زۆر زۆر معقەدە ئەمە دەرسی پێرسناڵەتیمەوە تۆ لە کوێر یعنی ئەم هەموو بکەم بۆ لە ئاخیرا بچێ وەڵای نایسانە بەس ئەمە زانێک ئەم مێردەکەی نارسستە خوشکەکەم نارسستە باوی مجموعەیە تێرم و مستەڵەحە ئێستا ئەمانە ئەم بەشەرانە لە هەر شوێنە بینیدانن ئەمانە کێکدەری کۆمەڵگان
كاغاس امانه يقدر في موضوع السوشيال ميديا اما عاقبته كان انا بو عياده كيتو بو عياده من علىك بابوني جابوني ديك بو شو مشكله بو ترزبه دعاء لشركه داني خلي بوجن بس لبري تنسياي لنا شهر زايد كوزو يعني جوين لنا شهر زايد تو وعي مان سبالت بو جول شيء خط مهمه وخطرات شي قوريه قبل کاتەکری هەر لە سۆنگەی ئەو بابەتی چەکی دوو دەمەکەەوە یعنی سوشیال میدیا ببێتە هۆکاری تێکدانی کۆمەڵگە بەهۆی گوێگرتن لە خەڵکی خراپ و نالەبار و نەزانەوە بە پێچوانەشەوەکرێ ئەگەر کەسانێکی باش و چاک قسەی تیا بکەن و قسەکانیان جێبەجێ بکرێ ئەکرێ بێتە هۆکاری دروستکردنی شارستانیەت بێتە هۆکاری دروستکردنی ژیاریانی یا هاوکار بێ لە پرۆسەکەیە سەریکە کاگاس زانیاریت پیا ئەبێ لە سوشیال میدیا علم پیا نابێ علم ناتوانین لە سوشیال میدیا وەرگری جوجلیش يوتيوبيش معرفة ورقين بس علمي عميق نا دكتور وانية من جولة ما وصف فلان أقدم ودرسي فلان وفلان وفلان راسك بس علمي عميق الثانية شونك بتشوف دانا نشي لقل ما نفاتل لقل علم أخلاقي تيا أخلاق ورنقص بيز لقل من جملة ما وصف أنا قلت بس أخلاقك هم نبيني دعي درسك شون مع الله برسياري اللي بكم شون جواب داته إيه ما نقصي معلومات ماني كاغاس قلت زيادة ريما للمعلومات بيتام معلومات مانه بيتام بتطبيق كردن مانه جاب جنا كردن مانه بيتام جاب جيناكي بيتام كمان واش تزانير داني كروجر إفكت شيء داني كروجر إفكت دو كسن دو عالم عملت شنو مسك جواز كله بس هو إيرز ضرورة كابلا هيك أي ليمو بر دستي بر ورقة كيكه دو أي لسه ورقة يشتنو زي درناكه مجار درناكه وازانه حبري السحريته ليمو دا لورقه وشتنو زي هر درناكه جاء معقلتي بود زبيله قال ليمو بم دسو دمو چاون كواته خلق من نابينه وكوي مشكيتو منجري تمام يوارا بو عصر يا بو روچه بانك قبره لا ليمو ياله دمو چاي ودسه چه بانك قبره يوارا يكم انا كانوا شلون من تانقف ومن اي ليمو ما له دمو چاو بنش تطال وآوي ليمو اوشتانه لو بابا ثانيه أنا نقدر وتوقع مراك أخوتي أنا باشا شلون ومن يوم لو رحت أحتبر قدر ما كوي شلون دوم شاي مدكس أنا بقولت لي لأداني كي معرفي انحياز معرفي وقت لأداني شيء تك شون اللي بيركبناه هلا بيركبناه معناه باشا أنا ما بيركبناه عنده علمك سكامة كاي راسب على بداية الزانياري أو كاب إنسانك كبيدوا زور عالمي بس دواي أو كتوزع شيء تقولاي معلومات قولاي معلومات نقولاي علم بود دركوي هيجي لنازل كاويت قولاي علم بود دركوي وما أوتيتم من العلم إلا قليلا انت بود دركوي هيجي واي لنازل برسيار له للسوشيال ميديا كم يزورت القصاك كمان زورت القصاك هذا سيكون زور عالميا نزاده كان فول الناس شون كيف والله وريتي لا احترامات تواي لدواي أن حاضرية الله أعلم واجبة لسرتان أن فولياركن والله أعلم واجبة لسرتان خلق قدار كانوا معنا بلان لطب لهندسة لشرع لفروردين منال لفروردين خيزان لإدارة فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون تمام لبرو قدار من الجواب كم توزد ليش كده قاعد سبوبر بوم هي أسايا بابتك على قري برزان تكايا شبرانا إيه ما ببزاني جو لتشي يقرين وشون يقرين وشون معاملات أجر نزاني جو لتشي يقرين وشون معاملات أكين أسايا بلين سوشيال ميديا كري أستي برهمداري برودكتيفيتي جنس وطاوي دا بزينه لسر معلوماتك بيشتريك شتيتر إسا بيرماته إسا جوابي وشتا دموت من معرفة زورة معلومة كمان زانس كمان باشا تشكا زانس بيسي بقرانة حتى تشات جي بي تي مشكي كي دبن دروسكا هم مش بكاريين هو بكاري بس بردوان بكاريناني مشكي كي دبن دروسكا هم دروسكا من زور دقة المواد دقة يدم دكتي بيدمه من صور سكاني دينية صور سكاني خوام يدمه برسيالي كي ليكا زور بسط حجاب مدات الله برا على بسط حجاب مدات إلا بشي خوبي فينك الآخرة كرقاقيش زور بوني معلومات جنال شارك دمي وانيا أبيته هو برودكتيف شي جانس كم كاتو أكيدو سر شوازي بكارينا منك بكاري هنا روجانا ساعاتك منك بكاري هنا 10 ساعات أشياء يك ساعاتك برودكتيف كم كاتو بس 10 ساعاتك برودكتيف زياكا والعكس صحيح يعني شيء تو 10 ساعات بكاري يعني بلان لم 10 ساعات معرفة ورقري ودرس سكاني زان كوشك ورقري باشا أكري ببوني أبوا
پرۆدەکتیڤیتی زیاکە دەورەیەکی ئۆنلاین وەرەگری ئەمیش 1 ساعات بەکارێنێن بەڵام هەمووی ڕیلی یەک لە دوایەکی بێمعنای بێسوودە دووە ئەوە تەرکیزی کەمە بێ بێزارە بێ پەسە بێ بێتاقەتە بێ تاقێکی زۆری لێ ڕۆشتووە وەڵازە قسەکەم باش بەشی یەکەم بەشی دووەم عکسەکەی ڕاستە ئەکرێ من 1 ساعاتی بە پوختە بەکاربێنم بەشێکی بۆ چێژبینین و پێکەنین بێ بەشەکەی تریشی بۆ فێربوون بێ ئەوی کەش 10 ساعات بەکاری بێنێ لە کاتڕۆیشتە طبعاً بە دڵنیایی و پرۆدەکتیڤیتی و بەرهەمدارەتی گەنجەکەمان لێکەمە کات باش دکتۆر کێشەکە ئەم ئەپلیکیشنانەیە کە دروست کراون و خەڵکی پسپۆر لە پشتیانەوەیە و ئامانجیانەوەی ئێمە بەکاربێن و ئیستیفادە لە کاتەکانمان بکەن و تەمەنمان بدزن یەک کێشەکە لە عەقڵیەتی بەکارهێنانەکەیە یان هەردووکیان من ئەهلی تەخەسوس نیم ئەوان ئەهلی تەخەسوسن بە زۆری کە ئێمە لەمانەوە فێربین ئەڵێن خواوەرزمیاتی ئایتی بۆ یاخود با بڵێ تەکنۆلۆجیا بۆ شێوازەیە کە چ شتێک زۆر حەسکەی ئەوەیەتەوە بەرچاو و خۆشمان لە سۆشیال میدیاکانمان ڕۆژانەوە ئەبینین بەڕاستی باسی ساعاتەکە هاتۆتە بەردەم تو بە دوای ساعاتە گەڕای ساعاتێتە بەردەم دوای سارای گەڕی سارەیەدا ئەو هاکەوە ئێمە ئەبێ وزانین شتێک کەمانە بێت ئەتێنشن ئیکۆنۆمی ئەگەر هەڵم لە مستەڵەحەکە نەکرد بێت ئەتێنشن ئیکۆنۆمی چییە؟ ئەبێ وبزانم غەرب لەسەر ئەساسی اقتصادی شەکە لەسەر ئەساسی قیەمیشمان لەگەڵا ناتە واتا بۆ خۆشیانمان بۆ ئێمە و بۆ ئێمە لەسەر ئەساسی اقتصادی شەکە دەوڵەمەندبوون هەموو شتێک لای ئەو سلعەیە یعنی کاڵایە هەموو شتێک لە لای ئەو چییە؟ کاڵایە دائیمەن تاجری خراپ بیری لای ئەوەیە زۆرتری کاڵا ساکاتەوە بۆی زۆرترین کاڵا ساکاتەوە ئەبێ باشترین تەرکیزی تۆ دروستکە لەسەر کاڵایە ئەو کاڵایە هەر کاڵایەک ئەو کاڵایە زەلامێکی ئیعلامیە ئیعلامێکە و لێمان کردۆ بە تایارە و یەکەمە و دووەم و سێمە باشە ئەکرێ کاڵای ئیعلام بێ ئەکرێ کاڵایە زەلام بێ ئەکرێ کاڵایە مادە بێ سەعات بێ مۆبایل بێ ئاو بێ چەرخ بێ هەر شتێک بێ نازانم ئەتێنشن ئیکۆنۆمی ئیشیان ئەوەیە ڕیلی کورت پۆستی کورت چی سەرنجڕاکێشی سەریعت پیشان بن ئێمە دوو شەوازی ئیشکردنی دەماکی سەریعمانە دارێکیان دیپ قوڵای مۆزوع کاتێکە سعیەک وە زوو تاقەتە لێچ چکە دیپ پێویستی بە تەرکیزی زۆرە پێویستی بە بەردەوامی لە تەرکیز وایە شتێک شان دەتوێت سوپەرفیشڵ واتە زۆر سەطحیە ینی سەرتوێژیە سەرپێیە سەرکێڵی بە کوردەواری سەرکێڵی جوانترە ماشەڵڵا لە وشەکانی تۆ ئافرەت سەرکێڵیە باشە ئەم سەرکێڵیە وەرکینگ میمۆری ئیشی لەسەرەکە وەرکینگ میمۆری واتە زاکیرەی کورتفاعل هەتان بیستۆ زاکیرەی کورتفاعل لە چەند چرکەیەک تێرە بێ پڕە بێ ئەیسڕێتەوە ینی ئەمەد بۆ وەرەگرێ ڕیلی دوایە و ڕیلی سێم یەکەمە بیرنایەنێ چونکە لەسەر وەرکینگ میمۆریشەکە ڕیلی چوارەم یەکەم و دووەمە بیرنامێنێتەوە چکە فریانەکەوتۆ خەزنیکە نەچۆتە ناو زاکیرەی درێژخانەوە کەواتە بەو شێوازە دایڕێژێکە بۆ شێوازە دایڕێژان ئەو با بەرەو چێژی کورتخایەن ئێمە شتێکمانێ مەسەڵەحێکمانە پێڵێن دیلی گراتیفیکیشن یان ئێرلی گراتیفیکیشن یعنی ببورن نمێ شتەکان بە عینی وەتان شەڕەکەم بۆی زان بۆ مشکلێ ئێرلی یعنی زوو بەدەزێنانی چێژ و خۆشی و چاک شتێک کامەوێت دیلە یعنی درنگ بەدەستی بێنن لە سۆشیال میدیاکانە فێری ئێرلی گراتیفیکیشنمانەکەواتە چێژبینی ئانی ساتیمانەکە بۆیە دوای سۆشیال میدیا بەکارهێنانی زۆر کەسەکە تاقەتی کتێبکردنەوەی نییە تاقەتی شتێکی نییە بەردەوامی هەیە بە تاقەتی پرۆژەیەکی نییە حتی تاکابێ بە کارمەندێکی بەهێزی بێتوانای ئیبداعی پێ نییە چونکە دایمەن خەریکی ڕشتنی بەهێزکردنی سیستمی چییە؟ سیستمی ڕیوارد سیستمی دەماکە کە ئیشی لەسەر دۆپامینە ئیشی لەسەر سیرۆتۆنین نی ئەمە مستەڵەحش خەڵک بەکارێنێ بۆی بادایان چی ئەم قسەی یعنی دایمەن حەزی لە چێژی سەریعە بە خێرایی و شتێ بەدەستکەوێ زوو بێتە بەردەنی و خێرا بۆیە مرۆڤێکی ئیمپەڵسیڤ هەرچە کردداری دروستەکە دایکی بانەکە مامۆستاکەی پێڵێ جا چییە؟ دیقەتت داوە مرۆڤێکی چی دروست بووە؟ پەرچە کرددار دروست بووە جۆری دووەم کە ڕاتە ناو عمقەوە تۆ عادەتەن ئینسانی عەمیق نابینی زۆر هەڵەشە بێ یواشترە دەچۆتە ناو قوڵاییەوە هەڵهێنجانی کردۆ بۆ زانیاریەکە لە ئەسڵی ئیشەکە تێگەیشتووە پەلەی نییە ئەزانێت پشتی شتە چێت ئەوەتان بینیوە مەسەلەن با نمونەی تەواریتان بۆ بێنەوە ئەگەر دکتۆرێکی خەبیر لە تەواریە بێ خەبیر سپیانرایان پێڵێ ئیخسایی بەس ئیخساییەکە 10 ساڵ ئیخساییە لە تەواریە بێ نۆ نەخۆشێکە بردۆ برینارە وەسە خوێنی لێ ڕۆشت تۆش سڵەژاوی چ یەکەم جار تشتیوە نازانێ حەق خۆش برادەرتەوە پس سێرەکەی بێواشی دووسێ حرەکاکە خوێنەکەەوە ساڵ لەم لا کارمەندێکیان دکتۆرێکی تازەی لەگەڵا دەستێ لەرزێ ئاکە و زۆریشی پێش
ئەم چۆتەناو عمقی علمەکەەوە چۆتەناو قوڵایی زانیارێکەوە چۆتەناو قوڵایی خبرەی ئیشەکەەوە ئاسان بووی زۆر بەسیتە لای ئەیان لە سەرەتایەتی نایزانێ بۆ یەک زۆری پێچێ و ناشتوانێت ئیشەکە بە سەریعی بکە سۆشیال میدیا لە جۆری دووەممان بە دروستەکە کە بریتێ لەوەی کە بە سەریعیشتمان بەدەستکەوێ بێهێز بین بەرامبەر پەرچەکەدارەکانمان سەریع بێ بێهێز بین بەرامبەر ڕووداوەکان و کەسانێکی عاتفی کوان عاتفی خراپ نییە بس دائما عاطفة إشكال خراب أجل عاطفة الإنسان عاطفة إذا ذكر الإنسان يقول نامره عاطفة قريانة وبيكرين وقوشي وتربون وانه فذا مشكلة ما نوعي من بردوام لو أسان بيع داي كانوا واقع من على كان انكشان ليش تزور بوكرم بشي ده قناعة تعقبينا من برا أما لما نعرف خويا طبيعتها بس يستو الذكر بخوش طاي جاري واشتك زوبة دسياني زور شيء کاکتۆر ریسێرچێک خوێندەوە باسی پێکهاتەی ئەم کۆمپانیانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی کردیانی ئەڵێ لە هەموو بوارێکە خەبیریان هەیە کە بەردەوام ڕاوێژیان پێکەن و مۆزەفن ینی دامەزراون لە گرنگترین ئەو بەشانی کە لە کۆمپانیەکانە وجودی هەیە بەشی دەرونیە سپۆڕی بواری دەرونی سایکۆلۆژی کە توێژینەوەی ورد ئەکەن و بودجەی باشیان خراوەتە بەردەم ینی بودجەی چاک و ئیشتراکیان لەگەڵ ناوەندەکانی توێژینەوەی عالەما هەیە ئەو توێژینەوانی لەسەر مێشتی ئینسانێکن هەمویان لێ ئەکڕن حتا دەعمی بەشێک لە توێژینەوەکانەکەن بەڵام بەنەتیجە توێژینەوەکە لە بەرژەوەندی خۆیانە بەکارێنن کۆمپانیەکانی مەشار کۆمپانیەکانی مەش بەزیتر عیب نەفسیان نەخۆنە چی مثلا نێتی ئیدارەی خوێن گەرن مازاگەتان ترێداز هي إدارة هي مثلا سونا إيطال برضو هي مثلا مثلا مهندسي مدنية هي مهندسي ميكانيكا يعني أما أنا فندو بس سايكولوجيا كان إيش باعتباري إنسان وماشينة إلكترونيكية ئەو هەستانەی کە دوای زۆر بەکارهێنانی سوۆسیال میدیا دروستە بێ لە بە تایبەتی نمونەت بەوەی هێنایەوە کە ئینسان حەزی لە حەزەکە زوو بە شتەکە بگا زوو لە شتەکە بێزارە بێ شۆرت میمۆری کارەکە لە بری لۆنگ میمۆری ئەم هەستانە بەنەتیجە لە کۆتاییە کاریگەری نەرێنی نابێت لەسەر بابەتی دەروون دروستی و ئاسوودەی و تێکدانی ژیانی إنسانێکی بە لەذەژی نەک ئینسانێکی بە سەعادە یعنی چی قسێک ئینسانێکە دائما لەسەر چێش کاتێ زۆرت برسیە چارەکە نانە خۆی تا ناتوانێت زیاتر بوو یعنی مەدەستۆ نییە وایە زۆرت چی نییە سێ پەرداغ ئافۆی نایگرێت تاو چێژەکە تەواو بوو سارێکە زۆر حەزێک کڕیتە سێ ڕۆژ چوار ڕۆژ هەفتەیەک چێژەکە نامێنێ ئینسانی بە لەزە مشتی لێ ئینسانی بە سەعادە ونیە چی بە سەعادە یعنی هەموو ڕۆژێک من ئەو کارە ناکەم کە لەخوا نزیک مەگاتەوە مرتاحە ژیم خۆمی تیاناسم ئیسفاداگەرم بە خۆم و چواردەورم و مرتاحم لە ژیانە هەوڵەدە ئەم پێوتر ئینسانی بەچی هەپینس سەعادە خۆشحاڵ ئەمە ئیشێوێ ئەمە بێ خۆ بناسی و ئەمە بێ ڕۆژانە هەنە ڕۆتین هەیە بیکەیت و لە نوێژەکانتەوە لە قورآن خوێندنەوە و لە چوونە دەرەوەی و لە گەڕانەوە و لە خوێندنەوەی و ئەم ڕۆتیناناکەی ئینجا چێژەکەشەکەی ما ئەگەدار بە کە سەعادە و بەدەستێنە متعی هەرتیایە بس کە مدعو بەدەست هێنا شەد نییە سەعادە خۆشحاڵی تیابێ بەڵێ بۆیە مرۆڤانێکمان بۆ دروستەکەن کە ئەگەر خۆیان هەڵگرینە خۆشیێکی دەرونی بن سەریعتر لە سەریان دەرەکەوێت تەمام بۆ نمونە کۆمەڵێک نەخۆشی دەرونی هەیە گەرەوە سەری ئینستاگرام بکەن ئینستاگرام کاتێک کە تێ ریپۆرت بی لێچێ ئەڵێ ریپۆرتی لە چەر چ بسەبەبەیەکی کشان لە خوارەوەسا ئیتن دیزۆردەر ئیشو وانێ یعنی ئایا تەرویج ئیعلانی ئەم سۆشیال میدیایە لەبەر ئەوەیە کە ئەوێ خەڵک تووشی نەخۆشیەکانی نەخواردنی دەماری بکە بە تایبەتی لە کچانە زۆرە چکە ئەو مۆدێلە 1970 زۆر بوو ممەسیلێکی زۆرمان هەبوو زۆر باریک بوون ئەمریکیوەمانە غەربی زۆر باریک بوون هەتا عەمەلیاتیان نەکرد پەراسوی ئەخیریان دەرەکرد پەراسۆ بەڕەڵاکانی 11 و 12میان دەرەکرد بۆی ناوقەیان باریک بێ کچەوردی لەتان بینی بوو ئەزم کارتۆنیان بینیۆنە کچەوردی لە هەر ناوقەیەوە بوو کارتۆنێ بوو ئەوە بۆ یعنی یەک تاڵز بۆی وا دەرچن ئەمە پێوترێ نەخۆشیەک دروستەکە بدە ئەنۆرێکزیە نێرڤۆزە یعنی ئەوان جاری وا تەرویج دەدەن کاتی خۆی ئەمە تەرویجی بۆ درا ئێستا تەمان سۆشیال میدیایە قەدەغەیکە سۆشیال میدیا ماوەیەک لێو پێش نازم بڵێن خێری ترەمپ بنووسیان نا باوای LGBT پلس و ماینەس و زەرب و تەقسیمەکە بوو ئێستا ترەمپ نێش طبعا ئەگەر عیلم بێ چۆن بە سیاسەت لاچ هیچ علاقەی بە عیلم نیە ئایدۆڵۆجیایەکی خراپە و اقتصادێکی گەورەی لە پشت المهم ئەوەی کە خەریکمان کوژن سێ چوار جار تهدیدم بۆ ئاگاداری تهدیدم بۆ لەلایەنە و جەماعەت
یا والله ارشد ابو بی لانش تقلب بگین ترمی جو ماوی بدیگار بندگلام والله مو بدیگار بگیس المهم زعما بس کاغاسو بۆی زۆر شتەکە درێژ نەکەینەوە بەڵێ ئەگەر کەسێک نەخۆشیێکی تر کە کێشەمان هەیە بێتێ بەدی دیسمۆرفیک دیزۆردەر واتە تێکچوونی شکلی خۆتە بەلاوە جوانی ئیتر نەتیجەی سۆشیال میدیا نەتیجەی زۆر تەماشاکرا یعنی یەکێک لەوانەی کە زۆر یارمەتیدەرە بۆ فەڕ و بە سۆشیال میدیایە لوتە ڕوومەتە برۆیە نازانم ئیتر ئەن هەر شوێنێکە تۆی عینیەکەی خۆی ئەم نەخۆشیە خۆی بوونی هەیە بەبێ سۆشیال میدیا بوونی هەیە بەس ئەو زیایەکە بۆمان تەمام بۆیە دەبینی ئەو شتانە تۆزە زیای کردو شتێکە لە کارەساتەکان نەخۆشیانە کە لەسەر تاک دەرئەکەوێتەوە تاک ناتەندروستەکە دەرونی دروست نابێ ئەمە بەس مەسەر بابەتی کۆمەڵگەیانی ئەمە کاریگەری لەسەر کۆمەڵگە نابێ بەگشتی ئەکە تاکەکانیان ناتەندروست بن کۆمەڵگەیەکی بێبەرهەم کۆمەڵگەیەکی بەکاربەرمەوە دروستە بێت شتێک دروستەکە بێتە تەمان با دوای باسی حلول بکەین لە بیرمان نەچێت چۆ دوای فکرانەوە نەزانە شتێک دروستەکە لەناو کۆمەڵگایە low grade anxiety ئاستێکی کەم لە قەلەقی بەبێ سەبەب بەمان ئەی بەبێ سەبەب من قەلەقم تۆ قەلەق هیچ شنو وانێ هیچ شتێک ڕووی نەداوە من هە قەلەق نەبوو تا ئاسیەوەی کەوام لێ بکات خەون تێک چۆ خواردنم تێک چۆ نەچم بۆ داوام ئاوا نابڵێ 6 مانگە 7 مانگ وای بۆ بە قەلەقی عام نانە بەس low grade anxietyمان هێدانی من نازانی بوو بەشێکی بریتە لە تەکنۆلۆجیا کە نازانین چۆن مامەی لەگەڵک نازانین چۆن بەکاری هێنێ تمام وێرە ڕەمەزانەوە کاتانەی کە خەریکی قورئان خوێندن بوون و مەسەلەن شەوانی دەشە و ماونەتەوە تەواو مۆبایلتان لەبێ کەمتر بەکارە نادوایە مرتاحتر نەبووی بەدەر لە بەرەکەتی ڕەمەزان بە دووربی لە ئەو شتانەی کە تەشەتوت دروستەکەن واتە پەرتی لە تەرکیزکردن و پەرتی لە بیرکردنەوە دروستەکەن بە دووربی بەڵێ کاریگەری نەرێنیش لەسەر کۆمەڵگا دروستەکە بەو شێوازە بام لێرەوە بس مەسەرە و بابەتەی ئەم بەڕێزانەی کە لێرەن و تەشریفیان لێرەیە حتمما نخبن بەڕاستی ینی بەیانیش باسمان کرد ئێمە کە هاتین وتم من لای ئیسکان نزیکی 10 پاسم بینیوە کە پاسی تەلەڤیزیۆن کۆن ئەچن بۆ سەیران ئەمڕۆ بەشێک لەوانە لێرن ینی نەچون بۆ سەیرانەتون بۆ ئێرە من ناڵم ئەمان لە باشتنەوەیان لە جەهەنەمن نا بابەتەکە ئەوە نییە بەس بابەتەکە سوودبینیە لە کات و ئەولەویاتە لەوەی کە ئینسان ڕۆژەکەی بەچیەوە بەسەر بەرێ ئەم بەڕێزانە ئەرک و هەندێک واجبات و ئەرکیانەیە کاکتۆر لەوەی کە کۆمەڵگە باڕاستی باشەیە برن جیاوازن لە کەسانێکی دیکە چۆنێک لە سوشیال میدیا هاوکار بێرە دروستکردنی ئەم ژیارەیە ئەم شارستانیەتەیە دروستکردنی ئەم کۆمەڵگە باشەیە ینی ئێمە بێ ئەو قیەمانەی کە ینی با بڵێن ئەو بەهایانەی ئێمە بەلامانەوە گرنگە بوو لە ناو سۆشیال میدیایە ئەمانەوێت خەڵک ئیسفادەی لێ بکە بەها شیعار نییە بەها کردارە بێ و کردارانە لە واقعی خۆمانە جەبەجێ لە واقعی خۆمانە جەبەجێ تاوان لێرە ئەبێ یەک تێبیش بێ خەڵکارێکی زۆر باشن لە سۆشیال میدیا کە خزمەت ئەدەم بە داعیتەوە وانێ بە مامۆستاتەوە بەهلی تەخەسوسە جیاوازەکانەوە فعلا نێتیان خزمەتە و کاریگەری باشیان هەبووە لەسەر ئێوە و ئێمەش وایە یەک تێبینی لەسەر سۆشیال میدیا و ئیعلام شۆ بزنسی زۆرە ینی شۆیە ینی خۆی ناوی شۆیە یعنی کە ئەو مامۆستا بەڕێزە لە دەرەوە ئەبینی تۆزە دەموچاویەوە بەیەکە تەبیعی بڵات چونکە ئینسان نابێت دایمەکرد کۆڵ هەجارە بێتاقەت ئازاری تەمام بۆیە تووشی ئەو حاڵەتە ئەبن جاری وایە لە نێشتانەڵی باشەوە ئەم زەلامی من بینیوە بۆ لە سۆشیال میدیا ناچێت طبیعیە لە لەقتەیەکە ئینسان هەڵاسن لە یەک لەقتە بینی تەماندووە لە دوو لەقتە بینی تەماندوو بەس خۆ تۆ 24 ساعتە لەگەڵ نەژێیت تا بزانی تۆڕەیە لەسەر خۆی باشە خراپە قۆڵ بڕە دەست بڕەت نازانێت تەمام بۆیە ئینسان لە یەک لەقتەیە نابێ هەڵی سەنگێنی ئەو تێبینێ بە هەندووە بگرێت بەنسبەت پرسیارەکەی جنابتەوە وەڵامەکەی ئەتوانین بتوان ئێمە بەهاکانمان بە کرداریە بێ جێبەجێ بکەین واتەوەی کێوەری یەکین هەوڵبین جێبەجێ بەسیتە هەر ڕۆژە سۆشیال میدیا ئەگری بەدەستەوە یاسای یەک بە سێ بەکارێنین یەک بە سێ ئەگەر یەک سەعات سەری هەر شتێکم کرد لە سۆشیال میدیا 20 دقیقە پراکتیکەکەم 20 دقیقە کردارەکەم لانێک 20 دقیقە بە کردار بکەم لانیک هەشت کردارێک ئەو کردارە بە پێڕۆشتنە زیکردکردنە خوێندنەوەیە ئەو کردارانەی کە دادناوە لەسەر خۆت ڕۆژانە بیک تەمام و هەموو مرۆڤێ بە تایبەتی مرۆڤی موسڵمان و ئەم جیلە ئینشاءالله مستەقیمە ملتزمن بەس ئینشاءالله هەمومان مستەقیمیشی ئیستیقامەمانە بێ ضرورە ئەورادی ڕۆژانە هەبێ وردی ڕۆژانە پێم وابێ پێش من هەندێک تێبینی خوێنە نازانم پێش من قسانە کێ کردبوو خواز زایباتەوە کە هەندێ ئیش هەیە بینی خۆت و خوا ئەوە بەردەوام بن ئەوە مەجاڵیتیان دوو هەندێ ئەورادی ڕۆ ورد ئەبێ هەدمێ
ئەقەلیەتەکەی لەدەست نەدەی. یعنی ئەگە بڕیارت داوە ڕۆژی لاپەڕەیە قورآن خوێنی مەسەڵەن 5 لاپەڕێ ئەمڕۆ فریان نەکەوتی بیرت کەوتۆتەوە سەعات 12 شەوە لە ناو جێگەی مۆبایلەکە بگرەوە دەستەوە لاپەڕێ بخێنەوە بخەوە بۆی تعود نەکات تەمبەڵی نەیگرێ بۆ بەیارێ بخەوەیە حتا داو ناوە بە تەفسیرە بخوێنێتەوە فریان ناکەی طەبیعی بیخوێنەوە بە تەفسیرەوە مەیخوێنەوە بیخوێنە ئەمە ئەو پارێزە لە زۆربەی کێشەکە ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هەموو جارە کەژنە سەر سۆشیال میدیا بیری خۆمانی بکەینەوە ئەمە شوێنێکە بۆ بازاری کاڵا و قسە من چیم ئەوێ لەم بازار تەوان فقط ئەوە من چیم ئەوێ لەم بازارە هەر پەیجێک ئستفادە بە تۆ ناگەێنێ لێ دوتکەوە من سەکەینە کیسمان هەیە بۆ حاڵەتی نەخۆشییان هەیە ترس قەلەقی ترسان لە نەخۆشی ئینلس ئەنزایەتی زۆردەر من دێکسەر پێیانڵە مەڵم تکایە من کە باسی نەخۆشیم کرد جۆم لەمەگرە ئەنفۆڵەی منکە ئەنفۆڵەی هەموو پزیشکەکان بکە چکە سەبەبی یەکێک لە شتەکانەوەی کە گوێ لەمان ناگری نەخۆشی لە خۆت دۆزیتەوە وای دابنێنێمە حاڵەتەمان هەیە بەس نەخۆش نی ئەو پەیجانەی ئیسفادەی لێ ناکەین هەموویان ئەنفۆڵۆکەینەوە و هەر پەیجێک هێتە بەرچاومان ڕیڵەکەی سێرەکەین هاتەوە بەرچاومان ریپۆرتێکی لێین جاری وا سێرەکەی بەڵام کاتە بە ئیسفادەی نییە ریپۆرتێکی لێ تەمام برایەکمانە بوو کە ئەگزانیار لێرە نیە ئەگزانیاری خۆمان لێرە نیەنەوە خوازاوەتەوە مەبدەیەکیە بۆی بگەم بزانم پەیجە خراپە ئیلا ریپۆرتی لێم وإلا خەڵک شەڵەم ریپۆرتی لێ بێ وەڵڵا ئافەرم هەر بەجددی ئەوە نەهی عن المنکەر نەهی عن المنکەر وانێ ئەوە گرنگەوە بەڵێ ئەو دەروون دروستیە و ئەم جدیەتەی کە ئەم بەڕێزانە دوای ئەم دانیشتنە بە پشتیوانی خوا ئەدەیان بێ فۆڵۆکردنی و پەیجانەی کە سوودیان نییە ریپۆرتدان لەو پەیجانەی کە خراپن کات دیاریکردن هەبوونی ئەورادی ڕۆژانە کە بە نەتیجە دەروون دروستی دروستەکە ئەمانە باوەڕ دوایە لە دوورمەودایە کاریگەریان لەسەر دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست ئەبێ بۆی کە ئێمە ژیارێک کە بەڕاستی ئەمە خۆمان خاوەنی سەروەری زۆر گەورەین خاوەنی شانازی زۆر گەورەین و بەڕاستی ئێمە حەقین بەوەی کە ئەم سەروەر و شانازیانە بگێڕینەوە باوەڕ دوای ئەمە بگەینە ئەوە ینی بمانگەێنێتەوە ئەو قۆناغە هەر شتێک بە وەعیەوە بە کارمانێنا ئەگەین پێی ئەگەین ئەو نەتیجەمان دەبێت ئاگاییمان هەبێ وعیمان هەبێ و ئەسحاب دایمەن نیەتیان هێنا پێش هەموویش یعنی بۆ نمونە ئەگەر سوار وڵاقەکەی وارنێتی هێنا دابەزی یارنێتی هێنا یعنی لەوانەیە پێمانوە مبالغێت لا إنما الأعمال بالنيات نیەت لە مصطلحی نەفسیە یعنی بڕیاردانی ئیش یعنی برکردنەوە ئەو بیرکردنەوەیە هەر ئینسان بیر کاتەوە هەڵە کەمترەکە بەس بیر بکاتەوە تۆزێ هەڵە کەمترەکە هەڵە بن چۆنە بۆیە بەکارهێنانی سۆشیال میدیا خوێندنەوەی کتێب چون بۆ محاضەرە و دەرس نیەتەکەت پێشەوە بێنە بۆ چیەتوێت دەرەنجامێک بەدەست بێنی معنای قسەکانی من ئەوە نییە پێکەرینت نەبێ لە ژیان تا گەڕانت نەبێ چێژبینینت نەبێ سەیرانت نەبێ نانە سەیرانمان هەیە و گەڕانمان هەیە و سوعبەتمان هەیە و قسەی خۆشمان هەیە و تێک هەموو ئەمانەشەکەین بەڵام ئێمە ئەبێت جدیات و ئەومان زیاتر بێت لە بوارەکەی خۆمانابی زات کە خزمەت بکەین باشە و ئەگەر محتەوای باش دروست بوو واتە کۆنتێنتی باش بە زمانی جەماعەتی سۆشیال میدیا زۆرتر بوو ئەو کاتە ڕەواژی ئەوانە تر کەمتر ئەبێ تەمام و ئەگەر ئێمە لە چواردەورەکانی خۆمان ئاگاداری مەجموعەی خەڵکمان کردەوە کاکە فڵان و فڵان گوێی لێمەگرە لەبەر ئەم سەبەبانە کەمی کردەوە ئەیش بۆ خۆی وازێنێ و ئەهلی تەخەسوس کە نەبوون هەر خۆیان وازێنن دیقەتی سایکۆلۆجیای ئەهلی غەیری تەخەسوسکار ئەم بەحساب بە کوردی قسە دیقەتی دەروونزانی کەسانی غەیری پسپۆڕ بکەن جگە پسپۆڕ بکەن تەمام سەرنج بدە یەکەم جار دەرەکەوێت ئالێرەیە لە هەفتەیە بۆ مانگێکا لەسەرەوەی ئاواڕۆن یەکسەر ترێن دەبن دائما لە ترێن بترسن بۆ خۆشتان و بۆ ئێمەش و بۆ ئەوانیش ترێنس مشکلەیە باشە ترێن یەکسەر کەسەکە چێتە بەر شاشێژی گەورە خەڵک یەک دنیا چاڕوانی لێیە ئەویش معلوماتەکەی 6 لاپەڕە لە چاجیپیتیە 6 لاپەڕە لە چاجیپیتی ئەو پەڕێ بە 8 لاپەڕەوە لاپەڕە لە ئای و ئەو شتان هەروەرە ئینتر لەو زیاتی پێ ناکرێ وردە جار زەبزەبە دەست پێەکە تەڵام ماوەیە گەڕۆ دوای زەبزەبە دەست پێدا دواییەتە فارم ئالێرا خەتەریا دروستە بێ زۆربیانە کەوەندێرە خۆ بەداخەوە پۆزگە هەروایان نەکردا تا نەکەوتە ئەمە حەز ناکەین بەڕاستی کەس بەس ئەمە حەقیقەتە کێش کێوەش ئاگادار بن هەندێک تا لەوانە ببن بە داعی هەندێک تا لەوانە ببنە مامۆستا هەندێک هەر نازانم هەر دەستان ئینشەڵا
اگر قرار بی ام باش بین فوزه ایو هزار و اندی ام باش ان شاء الله هلا مزيا كاتشنا على السوشيال ميديا بحذر وشنا على السوشيال ميديا وقدم لها مشتلاكتين وعلاقه مع بها موضوع كونيه ومن مسؤول نيم من امير مؤمنين نيم من خلفاء راشدين نيم من رئيس ولاد نيم هر الموضوع يريد عم تسكب بلا اهلي اويك السوشيال ميديا فلان شيء بابليك فيجر شيء مؤثري كسكاري عندي قضاء ابي اقصد غزناك يا مقصيت هذاك طيب يا فلان قصيت كيما مجبور خلق مع الناس ناكري واجبه فرض الاسر من بس فرض الاسر فرض الاسر توبي وناقش شيري شيء هرتاقه بس لما زيفت تقصي الاسر كم الاسر رجعيش كشيء كيدال لقومه كمان كشيء كيدال لعلمي نفسه كشيء يقول سقابه نفسيتي خلق من واجب ترى تقصي الاسر رجعيش او هذا يجي لقى الموضوع كان ابي بس نك يا يعمل له عم مبارك عم قصي اشتاكي او ورياي مالي شري السودان كي اي شيء يمني يعني كما ناخوشه وسبحان الله مسلمان لهم بارك شهر أجيه بيو ناخوش بهر أجره سيتاب كهر أجره وإيش تاب كهر أجره إن شاء الله الصوت خوش بأخوك دكتور مندونه بيلش ساق